دڵنیایی سەرجەم فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستانەکەین کە موچەی هیچ مانگێک نافەوتێت و حتا ئەم کاتەی کە من ئەمە لێدوانی پێشووتری وەزیری دارایی هەرێمە چەندین ساڵە لەسەر سیاسەتی کاتکوشتن و بەلا ڕێدابردنی خەڵک بەردەوامن و موچەخۆران دەستخەڕۆ دەکەن. چاودێرێکی سیاسی دەڵێت ئەگەر دەسەڵاتدارانی هەرێم دەیانەوێت کێشەی موچە چارەسەر بکەن با بەرپرسی یەکەم و خاوەن بڕیار بچێت بۆ بەغدا و کۆتایی بەم کێشانە بێنن. بۆ هاوڵاتیەکی کورد کە لە سلێمانی هەولێر دانیشێ موچەوەر نەگرێ 6 ڕۆژە بەڵام هاوڵاتیەکی تری عراقی کە لە مووسڵ و دیالە و کەرکووک و بەغدا دانیشێ ئەوان موچەکانی خۆیان وەرەگرن. ینی بەڕاستی بێباکێکی زۆر هەیە. حکوومەتی عراقی کاتێکەڵێ بڕێک نەوتمان بدەنێ و ئێمە بەنزین و نەوت و گاز بە سیاری عراقی دێن بە هاوڵاتیان کامە لە بەرژەوەندی هاوڵاتیانی کوردستانە بۆ نایەن ئەمە بکەن. بۆ پێتان وایە ئەم بزنسەی خۆتان لە کوردستان گەورەترە، بۆ پێتان وایە ئەم پارە کۆکردنەوەیە لە هاوڵاتی گەورەترە، لە نیشتیمان گەورەترە، ینی خۆتان وا لێ کردووە خەڵک حەز بە نەمانی ئەم دەسەڵاتە. شارەزایان دەڵێن دەسەڵاتدارانی هەرێم چاڕوانی ئەوە بوون حکومەتی ئێران و عێراق بڕوخێت و ڕێکەوتنەکان هەڵوەشێنەوە، بەڵام هەموو شتێک پێچەوانە بوویەوە. ئێستاش دیار نییە بۆچی بەداواکاریەکانیان ڕازی نابن و لەگەڵ بەغدا کۆتایی بە کێشەکانی پەیوەست بە موچە ناهێنن. لە کاتێکدا حکومەتی عێراق ڕازیە بە کۆتایی هێنان بە کێشە و گەیشتن بە ڕێکەوتن. هەم حکومەتی عێراقی شانی شۆڕ کردە بۆ بە قاچاقبردنی نەوت هەرێمی کوردستان و هەم دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانیش ڕۆژانە نەوتێکی زیاترە فرۆشن بۆیە ڕێک ناکەون لەم بابەتە چونکە داهاتێکی زیاتریان دەستەکەوە و هاوڵاتیانی هەرێمی کوردستانش باجی زۆریان داوە لەم بابەتە بێموچە بوون بێکار و کەسابەت بوون بەڵام خەتایەکی هاوڵاتیان شیتایە کە بێ هەڵوێستن لە ئاس ئەم دەسەڵاتدارانەی کە دەستیان بەسەر قوت و موچە و بوجەی هاوڵاتیان ناکردە بۆیە گوشارێکی مەدەنیانەی زۆر فراوان لە هەموو شارەکانی کوردستان بە ملیۆنان خەڵک هاتاتە سەرجادە بۆ ئەوەی ئەم دەسەڵاتدارە نابەرپرسانە ناچار بکرێن هەم ڕێکەوە لەگەڵ عێراقا هەم داهات و نەوت و داهاتی ناوخۆ بۆ بەرژەوەندی هاوڵاتیان بگەڕێنرێت. گوزەرانی خەڵک بەدەست و حیزبی دەسەڵاتەوە بە تەواوی شێواوە، نەخۆیان موچە دەدەن نەداهات ڕادستی بەغدا دەکەن، بێ ئەوەی شەرمیش بیانگرێت دەڵێن نانەڕەک بخۆین باشترە لەوەی تەنازول بۆ موچە بکەین لە کاتێکدا نەوە خۆیان ئامادەنی نانەڕەق تەنانەت بدەن بە ئەسپەکانیشیان. ڕامێر عوسمان کەناڵی پێیام سلێمانی.